سڵاوتان لێبی ئەو کاتتان باش. ئێستا بەرەو یەکێک لە ناشنەڵ پارکەکان، پارکی نیشتیمانی ناوی سکوۆیە کەوتیدە بینی لۆس ئەنجلس و سان فرانسیسکۆ بەلای ڕۆژهەڵاتەکەی. داروباری زۆر گەورەی تێدایە، زۆر بردی تێدایە و هەروە زۆر بابڕێن قەدەکەشی زۆر ئەستورە. داریوای تێدا دەڵێن بە 20 زەلامی باوەشی بکەیەوە ناتوانی ناو قەدەکەی بگری. ئێستاەوە بەرەو ئەوێ دەردەڕۆم، حساب ساعتە کونی ومەیە. ڤیدیۆی خۆشتان لە دروست دەکەم، هەر حەزم لێ خۆشم ببینم. لێرە پارەی بدەی، بەڵام من 1 ساڵم کڕیە لۆیە. Hello, how are you? Doing well. Just need to look at this. Please. Perfect. Is this your name on the back? It is my name. Wonderful. Yeah. You need a map? Please, that helps. Yeah. There's that for Thank you so much. Have a great day. Thank you. من هەمووی ئاگرم هینایە حساب ساعتی لێ دەنێم، بەڵام لێ نووسرایە کاکە بە هیچ نەوعی فکر ئاگر نەکەیەوە. طبعاً ئێستا کە ڤیدیۆی دروست دەکەم تۆمار دەکەم 6:09 زۆر گەرمە، ینی کۆتایی هاوینە بابرێن. یعنی دارەکە ئەگەر تەمەشایەکەی پوش و پەراشەی، یعنی گە دوو بەردی هەڵێک بدەی هەر بەس شەرارەکە بیتن ئاگری دەگریتن. تازە هێلیکۆپتەرەکەم بینی دیار بوو ئەوەی لە سەبەتە گەورەکەی ئاوی دەپڕژەم زان لە چێ دەراگریتێن. لەبەرەوەی سەبر ناکەم ئەڕۆ بتوانم چای دروستکەین. پوش و پەراشەکەی ئەوەندە وشکە، یعنی لۆیە زۆر حەزەرە، زۆر ئاگان لێە، هیچ کەسێک ئاگری نەکات. ماشەڵڵا شتەبعاتەکە. نشتان زۆر مایە پێویستمە سەر ئەو سەرلوتی ئەو شاخەی ئەو دارە بەرزەکان لەوێن دەرن. ناوی جێنەرەڵ شێرمەنە، کابرا وەخت خۆی
تیتیەوە کەشفی کرێ باڵێن بناوی کرا تەنگەڕێک زۆر مایە بەسەرکەم ئەو دارەی تەنیشتمان ئەویان ئەوە باڵین گەورەترین دارە لە ڕووی پانیەوە لە قەبارەکەی ماسە معلوماتەکەم تاو دەنووسراوە بە سەر گوتم بازار تەسویرەکەم ئەوجا لە معلوماتەکە دەرێم لە ڕووی قەدەوە زۆر ئەستوورە شاو هەندێک معلوماتێتی 52,500 پێ سێجایە یاخود 1487 متر سێجا قورساریەکەی 1385 تۆن دەبیتن تیرەکەی 103 پێ یاخود 31 متر تیرەکەیتی شاو لێرە ئەو معلوماتەکانی تر لەسەرە تەماشاکە ئەگەر ئەوەی دانیەوە ناوقەدەکە بێ ئەگەر سێ نەفەر لێرە بێتن ئەوەکەی دەبی مقارنە لەگەر عمری تقریبا 3200 سال دەبیتن بە هەمان شێوە بەرزترین دار لە ناشنال پارکی ڕێدوودی بوو هەمیشە ئەو تەمەنە بوو تقریبا 12 متر پاناوە على ئەساس تۆماری جیهانیە ئەوە دارەکەیە ڕاستی لە ڕووی قەبارەوە زۆر گەورەیانی بنکەکەی فڵکە سڕی دەگریتن پشتمان هەودارە بوو گەورەترین دار یاخود پانترین دار لە هەموو جیهان باچین ئێرە ئەو دارەیە ئەوڕۆ تەواو ڕۆژی دووەم لە سکۆیە ناشنل پارک ئێرە بۆی بەناوبانگە ناسراوەکەوە بنکە فراوانترین داری تێدایە لە هەموو جیهان
دارەکە پێ باسم کرد 31 مەتر بنەکەی پانە چاوەڕێکە لە سبێنێ ویدیۆشترمان دەبیتن دەچینە لێک تاهۆ یەک لە هەرە دەریاچە خۆشەکانی ئەو وڵاتە هەر خۆش بن.